حوال گلشن اوج اندام پلتفرم جنی باکوری کردستانیه. خير بين استرسال خير بين إن شاء الله كوكو بربرسي رحنا يجوش بيتان شاتين خانيش ئێمە کۆڕێکخراوی گەشەپێدانی ئافرەتان و ژنانی پارتی سۆسیال دیموکراتی کوردستان خۆشحاڵین ئەمڕۆ پێشوازیمان کرد لە وەفتێکی ژنانی باکوور بە سەرپەرشتی خاتون نوران ئەندامی پەرلەمانی گەلان لەگەڵ وەفدی یاوەری زۆر خۆشحاڵ بووین بە سەردانەکەیان مەبەست لە سەردانەکەی وەفدە ئەوەیە کە پلتفۆرمێ دروست بکرێ ئەم پلتفۆرمە هەر چوار پارچەی کوردستان و کوردانی تاراوگەشت بکرێتەوانە کە کار بکەین لەسەر پرسەنێتەوەیەکان پرسە نیشتیمانەکان و پرسی ئافرەتان ماناشکرا ئافرەتی کوڕ ڕۆڵێکی بەرچاوی هەبووە لە سەردەمی شاخە و ئێسش ڕۆڵی خەباتی مەدەنیانە ئەبینین و هەر بەو نەفەسەوانێ و دڵنیان ئافرەتی کورد ئەتوانێت شۆڕشێکی گەورە بەرپاکە ئەتوانێت لە هەموو بوارەکانە جێدەسی دیار بێ ئافرەتی کورد لە پەروەردەی مناڵەوە دەست پێکات لە پەروەردەی مناڵەوە لە ماڵەکەی خۆیان ئەتوانێت پەروەردەیەکی دروستکە هەروها ئەتوانێت شۆڕشێ ئەتوانێت هەموو ڕۆڵێکی باشی هەبێ ئافرەتانی کوردی شانازین لە هەموو بوارێکە جێدەستیان دیار بوو ئیشەڵا هەر بۆ نەفەسەشەوە کار دەکەین ئێمە زۆر سوپاس.